ئەنجامی دەنگدانی 330 وێستگە لە شاری هەولێر دیار نییە کە دەکاتە دەنجی 100,000 دەنگدەری ئەو شارە. 8 قەوارەی سیاسی داوا لە ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان دەکەن. ئەنجامی هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارێزگای هەولێریان پێ بدات. یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە پێی ئەنجامە ناڕسمیەکان دەنجی ئەو حزبە لە هەڵبژاردنی سی نیشان لە هەولێر بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە، نوێنەری ئەو حزبە دەڵێت مەترسیمان هەیە لە دەستکاریکردنی ئەنجامەکان، بۆیە مۆڵەتی 24 ساعتمان داوەتە کۆمیسیۆن ئەجینە سکاڵا تۆمار دەکەین. ئەوە معادلە دەگۆڕی لە ئینتخابات کە ئەمە لامان نەبی توانین لە بەغدا نازانین لە بەغدا چ فۆرمێک داخل دەکرێتن. بۆیە ئێمە زۆر بەپەلە و زۆر بەوە داوا دەکەین لە ئۆفیسی هەولێر کە لە ماوەی 24 ساعتەی بۆمان داناوە ئەو ناقسانەما لۆ پڕکاتەوە گەنا ئەمە ڕێکاری یاسایی تریشەیە دەیگرینە بەر و لە داهاتووشدا قسەی خۆمان دەبێتن. نوێنەری ئەو قەوارە سیاسیانە ئاماژە بۆ دەکەن قەوارە سیاسیەکان مافی خۆیانە سیدی داتایم فۆرمەکان و ئەنجامەکانیان بەدەست بگات. نوێنەری بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت کۆمیسیۆن کەم تەرخەم بووە. کە وەرمان گرتووە لەسەر سیدیەکە کە فۆرمی ئەنجامەکانی لەسەرە ژمارەیەک نەقسی تێدایە، نەقسی وێزەکان و بنکانی تێدایە. بۆیە ئەمڕۆ بەڕسمی داوایەکمان پێشکەش بە کۆمیسیۆن کرد بۆ ئەوەی لە زووترین کاتە ئەوەی کە نەقسە پێمان بدەنەوە. بە گوێرەی زانیاریەکان هەریەک لە قەوارەکانی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و بزوتنەوە و ئاشووری و تورکمان بۆ وەرگرتنی ئەنجامی ئەو 330 سندوقە لە مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر کۆبوونەتەوە. لەسەر پێشنیاری بزوتنەوەی گۆڕانیش بانگێشتی پارتی کراوە بۆ کۆبوونەوەکە. دواتر سەردانی کۆمیسیۆنی باڵایان کردووە و داواکاریان بۆ پێدانی ئەنجامی ئەو دەنگانە ئاراستەی کۆمیسیۆن کردووە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.